بینەرانی ئازیزی سەرنج سڵاوتان لە بێم کاتتان باش بێ بۆم هەفتەیەش هاوکارانمان لە بەشێک لە شار و شارچکەکانی کوردستانەوە چەند بابەتێکی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە فەرمون با پێکەوە بینەربین. باسی خێزانێکتان بۆ کەم لە گوندی دارەبەنی. ئەم خێزانە بە هەرەوەزی پێکەوە سەوزە ئەچێنن و هەروەها لە نێو بەردەم ماڵەکەی خۆیانە ساخیەکەنەوە. سەوزەکان کە ئەیفرۆشن یاخود بەرهەمی ئەهێنن سڵقا، کەوەرە، کەرەوزە، چەندین جۆری جیاوازە، ئەوەی کە جێی خۆشحاڵی خێزانەکە هەموو پێکەوە، ژنی خێزانەکە و کچی و هەروە باوک و کوڕەکانیش هەموو پێکەوە بە هەرەوەزی ئەم کاراکەن و بژێوی ژیانی خێزانەکەیان دابینەکەن و ئەو ئاوەی بۆ ئاودانی ئەم سەوزانە بەکارێنن ئەوەندە پاکە تەنانەت بابەتەکە گەیشتۆتە دەرەوەی گوندەکە. خەڵکانێکی زۆر ڕۆژانە بە سەیارە ئەشەنێ و گوندی دارەبەنی و لەوێ ئەم سەوزە پاکە ئەکڕن. خێراتنو دەکەم بۆ گوندەکەمان دارەبەن. من ناوم بەفرین خانە، بەرهەمە کەشمانەوە خەریکی زرحاتین شینایەتی سەوزە و سەوزەکانیش بەحام کەوەر و کەرەوز و کۆمەڵە گۆڵا سەوزەی لێ سڵق و دەل و جا باینجان ئەو شتانەمان هەیە. پیواز سەوزەکانی دی جاترا. ئێستا کەوەر و کەرەوز بەردەست نییە چکە کاتەکەی نیە وەرزی نیە و گەرمایە. بەس ئیشاڵڵاوە حەرمان بۆ حازر کردووە فەترێچکە ئەویش بەردەست دەبێ. بەس ئێستا لەبەرەوەی گەرمایە و وەرزی نییە. ژنانی ئەو گوندەی وەڵای هەمویان سەرقاڵن، جاهەر یەکەی بەنەو حەچی ئیشکردنەکەی ئیوێ بە کوشت و کاڵ، ئیوێ بە وستاتی هەیە، ئیوێ پەڵەوری هەیە. هەروەنە بێ ئەمە سەوزەیەکەی نەمە و دووسێ ماڵەمان سەوزەمان کردووە. ئێستا ماڵ هەیە بەس خەیاری کردووە لێرە، بەڵام لەخوا بە زیادبی ژنانی ئێرە زۆر مەزبوطن، هاوبەشانی پیاوەکانیان کاسبیەکەن، شینایەتیەکەن، زۆر ئازانە. هیچ فەرقی نییە لە کنێمە ژن و پیا و یەکسان ئیشیەکە. لەخوا بە زیادبی خواستی خەڵک زۆر باشە، خەڵک زۆر بە دڵیەتی جاروبارەوە دڵێشان لێ دەکەوێتەوە چکە زۆر جار نیەتمان بەس هیوادارم ئەو گروگفتە نەمێنێ کە دەڵێنی خەڵکی سەوزەنیە لێمان تێبگا خەڵکەکە تووڕە نەبێ. لە دەرگای دەدا من دەڵێم سەوزەمان نییە زۆر حێدس دەبێ. تۆ کابرا لە دەرگاتدا بەخۆی بێ بڵە پارت دەدەمێ کەس نییە پارەی نوێ وەنەبوو. بەڵام دڵی دێشێ کە دەڵێن نیمانە ئەمە هەموو دەمێمان نییە، چکە ئێستا و کوزە سەڵقەی هەڵە بڕینەوە 10 ڕۆژی دەوێتە حازر دەبێتەوە. ئێکە کوتمان نییە ئەنێ دەبێت کابرا تێبگان نییە. ئەگەر هەبێ ئەمە پێمان خۆشە، بەڵام هەموو دەمێژ نییە. وەڵی لە هەموو شوێنێک خەڵک دێوە نەبی بڵێم ئێستا بەس بڵێم لە ناوڕانیە باوەڕ کە کابرا هاتووە لە سلێمانیە 100 دەستی بردووە جاروێ بۆ یەک گەڕەکی دەڵێ ئیخ نییە لە کنەمە ئی خاوێن نییە. سەوزە ئێرە خاوێنە و خاوێنیەکەی هەموو شتە.
ئەمە بە ئاوی پیس ئاوی نادەین ئەوجا زبڵی بۆ دێ چیمیای کەمە جا خەڵک لە بۆی ئەشقێتی لەبەروی ئێستا خەڵک هەموو کەشتی چاچی پێخۆشە هەبێ نەکشتی خراپ کەس ئەشقشتی خراپ نییە هەمووی لە دوشتی چاکە گەڕێ لێرەش لە خوای بە زیاد بشینە تێکە پاک و خاوێنە لێرە حکمی ئەوەیە سەوزەکە خاوێنە لەبەر هەندێک خەڵک هەندە تابیلەتی دەنا شت زۆرە لە شوێنە بەس ئەوەیە ئێرە خاوێنە و خەڵک محتاجی خاوێنیەکەیەتی وڵای لە خۆی بە زیاد بێ حەی بینیە لە بۆ بژێوی ژیان باشە ئەوەی بتوانێت و کەسبی و کافەلاعەتیە بکە لە خۆی بە زیاد بێ حەی بینیە لە خۆی بە زیاد بێ حەی بینیە ماندیبوونیش زۆرە بەڵام هیچ شتێک بێ ماندیبوون نییە تۆ وەرە پاروێگنان مەکە نایکرێ بە دەبێ بەدەست بیکەی ئەو ئیشەش وایە ماندیبوونی تێدا بەڵام لە خۆی بە زیاد بێ ئەمە زۆر پێی مرتاحین چونکە لە خۆی بە زیاد بێ ژیانمان حەی بینیە نە بە خۆمان نە منداڵەکەمان نە دەوروبەرمان ڕاستەمان دوین بەڵام لە خۆی بە زیاد بێ وەرسمان زۆر باشە وەڵی زیاتر کەوەروکەرەوز سەرچیەکەی کەوەروکەرەوزە لەگەڵ جەرجیریش لە خوای بە زیاد بێستا و قەڵەباڵغی لێرێنی وی بۆ سەوزەکەیە وەڵی کەوەروکەرەوزەکە ئەوە سەرچیە جەرجیل تەڕەتیزە هەر سەوزەیەکە بێ دەفرۆشێ بەڵام کەوەروکەرەوز سەرچیە چیلۆ نییە بە دەستکە ئێستا دەستکەکەژەوە ئەمە بە خۆمان دەزانن قیاسەکەی ئێستا ئەوە کەوەرە هەر دەستکەچی لەوانەیە چوار دەستکی بازاڕی هەبێ بێجگە لە خاوێنیەکەشی ئەوە زۆر پوخت و ڕەختە ئەوانە دەستیان بە 500 کەرەوزەکە شەر بە 500 بەس کەرەوزەکە لەگەڵ کەوەرەکەی دەکەین دەبێتە 1000 بۆمە فەرقی نییە هەر بە 500 دەستچی بەڵام ئێستا کەرەوزەکەش لەگەڵ یەکەم دەبێتە 1000 دینار سەوزەکەمان لە چاو خاوێنیەکەی هەر زۆری شەرزانە سەوزە زۆر پوخت و ڕەختە هەمووی بە بیری ئاو دەدرێ بیریش ئەوە ئاوی بیرە فەرقی هەیە لەگەڵ ئاوی دیکە ئەمە لە نەورۆزێەوە تەقریبەن مانجی سێ دەست پێەکەین پیاوەکەم هەردەکەی چێڵیەوە مەچینەمان هەیە دەبێت لە نەورۆزێەوە خەممان لەبەر بێ لە نەورۆزێەوە خەممان لەبەرە کەوەروکەرەوزەکەی داچینین وڵی لە خۆی بە زیاد بێ گرفتی ئەومان نییە ئێستا ئەمە هەر یعنی ویزدانیەتی خۆن ئەوەیە دەنا چەند بڵێن پارەی دەکا سەوزەکە بەڵام ئەمە هەر بە خۆماندان ناوە دەستی بە 500 دەین دەنا کەس شێشەی ئەوەی نەی پارەی بەڵام سەڵقەکە دەستکی بە 1000 چکە سەڵقەکە زەحمەتی زیاترە کەرەوز سەوزەکانی دیها بە چەقوێ دەدروێن ئاسانترن بەڵام سەڵقەکە پەلک پەلک لێکرێتەوە زەحمەتەکەی زیاترە شتەکانی خۆمان نییە بەتەنێ ئەوە سەوزەکان بە حام ئیمەنە بەڵام ئێستا ترێ هەنار خەیار ئەوانە ئیماڵێک برایەکەنم دەیانهین نێرانش لە گوندی ئەو دیویشتیان کردووە لە بەردانگەی ئیوانی شەری بەربیری ئەو دەیهینن لێرە ڕۆژانە ئەوانش دەیفرۆشن بەرهەمەکانی خۆشمان نەباقسەش لەسەرەوەی بکەم ماڵی برایەکانیشم شتیان کردووە هەر لە گوندیکە لە بەردانگەی ئەوانی شتەکانیان دەین نێرە شتیوانیش ئەوە دەفرۆشین سەوزەکان بە تایبەت جوحمە و پێشەم ما لە ناومەڵکە چێڵگەکەی لەکەینەوە دەهێنینە سەرجادێ چکە فریا ناکەوین دەبێت جوحمە و پێنجشەمان لێی بەکەین بهێنە سەر ئەو مێزەی ڕۆژێکەش ڕۆژی ئاسایی کێشەمان نیە دەیدروین و دەیدەینە دەست خەڵکی لە جوحمە و پێنجشەماندا زیاتر چکە خەڵک بە حکمیەوەی دەوامی نییە و ئیش و کاری نییە جوحمە و پێنجشەمان زیاتر خەڵک دێتە دەرێ و خەڵک دێتە ئێرە
جوتیارێک لە دهۆک سەرقاڵی بەرهەمهێنانی ترێکان گونجاون بۆ دروستکردنی مێوژ و هەروە شەربەتیش 15 جۆر ترێی جیاوازن. لەگەڵ ئەم 15 جۆرەیە 4 لەم جۆرانە دەگمەنن تاوەکو ئێستا تازەن لە نێو خاکی کوردستانە ئاماژەی بۆ کردووە ئەگەر هاتوو ئەم 4 جۆرترێ دەگمەنە دروست بوون و هەروەها پێگەیشتن ئەوە ئامادەیە بەشێک لە قەڵەمەکانی تەوزیعکات بەسەر بەشێک لە جوتیارانی کوردستانە بۆی ئەم 4 جۆر ترێ دەگمەن و جیاوازەش لە نێو خاکی کوردستانە بتوانرێت بچێنرێت و بەرهەم بهێنرێت. بله بگویی تقریبا ما 12 حتی 18 نوع تری بگویی ریکاپری میتین روزانه همتین سردانا بر همه خاطیان کپرا خاطیان زحمتی کچرزینی مثلا نکهتی نتریه ما کچ مشکلی منی روزانه همه پیفه وقت بر همه پیفه بگویی بر هم جاک ما چوب خانه دابه ساماشا جانت بی بس روزانه پیفه کیمیای راشانه آدی همین نوع یعنی تری لازمت بکی دراشانش کیمیایش آفدانه روزانه بی روزانه اینا گرمه بچه خواهی گرفت ده بیتری دانه چرمسیدن نرزیدن بچه خلاب ده بو اسبوع بگویم میکی جدول هر اسبوع دو روز جویت از آفدان بله و هر 15-20 روز جویت از واجبه که راشانه لبدم بگویم هم خواهد بینی از راشانه بگوییم دابچه که فتره درشته لبیتن بو سیکه بگویم همین عمر سیکه دا سیکات خواهی جاره گادی لازم هندی هم فلاح هم پیک بنابن گمر که دا لازم بچه مجاهد بنای کدو دا بر همین ما وقتی ما بیت وصل بچه سیکه دا أبا أوروبا حلوانية كمالية فرنسية ألمانيا حجازية ياقودية زركية رشمية همين نوع تري بقول ما يتهم بس أبي سركي متقولين آخر أبي سكينة أغلبها بقول أم أبي لو بوسكت بان أبي دي كلام ميجو كنا شربته بس هر ميجويش هر بارات شتن يقول تري فرنسي ميجوي جلك على يا كمالي يا فرنسي حجازي همين نوع تري ميجت من برهمين يعني مشتريتوا في قبل جيل هيفيومن وقتها بما بيستبالي طريقة في قبل هات يابسانية أبو هاتي في قبل هم وكي يابسانية درمان خادي كي رجع باشتي كاتشنا عدتي تبت دبی درمانی ده او دور راهی 10 روز قاعد خارجی حتی حشی بیدن بس یوم هم دجا مرحله میشتن تری خواست بخوا بگو وقتی هم مرحله خواص جدار کردن تمی راه خست حشی بیت راه خست مالا پشتی مرحله دوی شنی که هم دی سعی چیک تالاوه یا پاکجه شنی که به مرحله شنی که از اینم آوازیت و زیتون آدم او شنی که دراه خم روزی حتی نرم بن چک تایسن جام بشنی که دوار رایم بوسی که بله أبديش بوسيكت بام بوجمركو قبل إنهم قبل شو خالد ما إنهم شو نوع تيش نمية ثلاثين رومانا بطريقة سنة وعج من النوع دي شنيمة إنهم خدهم مش بارين راسي بقوي بس أول بطريقة ورومانا وكي نوع كي نفسي يقودية هاد بس فا يقودني بله خدها بقى تجربة صينية هاد إنش نيكو ماجي شاندي تجربة يعني تجربة سكان خدي كير آخمات أنا قبل كير آخمات هاد أميدش نيكو بالاف كان هر فلا حكي بتجربة دامي عم بالمفالح وهمية راس همي خابي بتواصلين يعني بحساب خطواصلين حق زحمة وناجي هم راسي بس أبا زي ما قلتي أبا مال من مفتنا بدأ الزحمة ببام هذه تعبي بربام بو سيكي ده وقت برهم شو سيكي مباشر أبا بخاطر خاد فروشت أنا فروشه وقتی صای تازه جان ماشاءالله چوسی که دا ابخاد خود فروشت انا فروشه عالم بگوی برهم لات ویته پاکش ویته
وبرهمك قصة خمالي بتأسيس كده محافظة دوي كده برهمك قصة خمالي طعمي كم فرق بيقول شيء خارج آن شيء جنوبي ماذا خاص يوم أبش حكمته هاري كابيل عم ما فلاح خاص شو كوزاي ما خاب و تريا و عم جام خط واسي بحساب مستمر أم بيفا كارجه هم بقى معمل أبو مدبانيتن بتر برهم ما بيش كويتن بشتاش درفة هم أبا ماذا خاص يوم حكمته أبا هم بما وكارجه هم بقى تنو معمله برهم بشتاش درفة خاب بشتاش درفة بور برهم من فرنسي مخرة وانا كيا مثله قوم ما هندي فرنسي بجوا كيا شربات كوا كيا شيء مخفر كيا أوري بزور بعد خش مواجه بقول كيلو زيتيني بقول يابي بزار بعقب بزاري باب حتى 1400 تشتي كده باليه وطبعا الماركت فرقه يعني ابي بات بزار 400 كيلو لازم ابي شيء بابا دسر 2000 كال دكتور بعقب بيجا لازم ابي شيء بابا دسر ماني باليه بس افتر يو سويلو يعني هم تشوبيش لازم بشتي کفری یەکێک لە شارە دێرینەکانی کوردستانە مێژوەکەی زیاتر بۆ 5,000 ساڵ ئەگەڕێتەوە. دیارە لەگەڵ تێپەڕانی مێژوە بەشێک لەم ناوچە دێرینانە ئەبینین کە مەترسی لە ناوچوونیان لەسرە بۆیە لە ئێستا با هەوڵی حکوومەت وارووا چەند ڕێکخراوێک هەوڵ دەدرێت کە بەشێک لەم خان و لەم شوێنە دێرینانە نۆژەن بکرێتەوە. هەمومان ماڵەکەی حەسەنە فەنیمان بیستووە ئەوەی کێکە لەو شوێنانەی کە بە هەوڵی خێزانەکەی خۆیان توانراوە کە نۆژەن بکرێتەوە و لە ناوچوون بپارێزرێ بۆیە لە ئێستا بەشێک لەم ناوچانی بە تایبەت کفری هەوڵی ئەوە درێت کە دووبارە نۆژەن بکرێتەوە و هەروەها ئەو مێژووە جوانی کوردستانیش لە ناوچوون بپارێزرێت. خذوا مدوى خيرا باورا ويانا خذوا مدوى خيرا باورا ويانا بكى وذبا من كرب كايا ولي ورانا يا هيرا يا هيرا يا هيرا زۆرترین شوێنی شوێنەواری و شوێنی کەلەپوری لە کفریدایە و بە تایبەت خانە کەلەپوریەکان کە تەمەنیان ئەگرێتەوە بین 100 ساڵ بۆ 250 ساڵ پێش ئێستا ئێمە پێشتر نزگەی 6 خانی کەلەپوریمان بی بەڵام بەداخەوە بەهۆی کۆنی بیناکان و گۆڕینی کەش و هەوا ئێستا نزگەی 20 خانومانەیە ئێمە ساڵانە هەموو ساڵێک دەرخستە ڕەوانەی سەروی خۆمانەکەین لە ڕێگەی خۆیەوە تاکو ڕەزامەندی خۆشبەختانە 6 مانگ پێش ئێستا ڕەزامەندی 8 خانومان هاوردەوە ڕەزامەندی بەڵام بەداخەوە بەهۆی قەیراندای نەتوانرا بوجەی تایبەت کە ئەو بوجێ تایبەت تەخسیس کراوە بۆ ئەو خانوویە لە خرج بکرێت لە یاسای شوێنەوارە ئەگەر بێت و ئەو شوێنە تەمەنی یعنی تەسیم کرا بە خانی کەلەپوری یعنی تەمەنی زیاتر لە 100 ساڵ بوو ئەبێ بە هیچ جۆرێ دەستکاری نەکرێت نەکڕین و فرۆشتنی پێ بگرێ نەبوو ڕوخەیە بەڵام لە یاسای شوێنەوارە
ئەتوانرێ خاوەن مڵک نۆژەنی کاتۆ و بمێنێ بە زەرپەرشتی شوێنەوارناس و تیمی تایبەت بە شوێنەوارەوە کە لە بەڕێوەبایەتی شوێنوار و کەلەپوری کفری هەیمانە ئەو دەیلێشە بۆ ماڵی حەسەنەفەنی کە خاوەن مڵک بودجەی بۆ دابین کرد و ئێمە لە ڕێگەی بەڕێوەبایەتی شوێنوار و کەلەپوری کفریەوە توانیمان کاری نۆژەنکردنەوەکەین تەواو بووە و ئێستا لە خزمەت گەشتیارانە و ئێستا ماڵی داود زەریفەمانەیە کە خانووی جووەکانە هەم خاوەن مڵک ڕەزامەندی دەرەوە کە بیبەخشێت بە بەڕێوەبایەتی شوێنوار و کەلەپوری کفری و دواتر لە ڕێگەی ڕێکخراوی CDO کاری نۆژەنکردن لە هەمان کاتدا ئێستا گەرماوی پاشا کە هەم مڵکی هاوڵاتیە بەڵام ئێمە لەسەر بودجەی ڕێکخراوی CDO گەشەپێدانی من CDO کاری نۆژەکردنمان دەست پێ کردی و لە ماوەی 4 مانگە کارەکانمان تەواو دەکەین و ئەیخێنە خزمەت گەشتیارانە و لە هەمان کاتە پاراستنی مێژووی ئەم شارە بە شێوەیەکی گشتی ئێمە زۆربەی خانەکانمان پێویستمان بە کاری پاراستن و کاری نۆژەکردنەوەیە یعنی هیوادارم لە شوێنوار دۆستان لە حکوومەتی هەریەم لە سەروی خۆمانەوە ئەم خانوویە لە بپارێزین بە زووترین کات کاری نۆژەکردنەوەی بۆ بکەین و بودجەمان بۆ دابین بکەین تاکو بتوانین تاکو مێژووی ئەم شارەمانە لە ناو نەچێت و نەفەوتێت بینای شوێنەواری و بناو کەلەپوری نابێ بدێترێتە مقاول یا یەکێ لەسەر خۆی ئیشکە مەسەل پسپۆر نەبێت لەو ئیشە ئێمە وەستای پسپۆری بۆ ێرین لە ئێرانەوە لە مووسڵەوە لە شوێنەکان تر عێراقەوە لە کوردستانەوە تا شیشەکە وەکو خۆی بگەڕێتەوە دوایی ئەو شتێ لە ئەو ماوادێ لەوە بەکارهێنراوە لەو شوێنە لەو بینایە ئەبێ وەکو خۆی بێ بەرد بێ بەردوە بەرد نۆژەنیەکەینەوە تابق تابق نۆژەن بکرێتەوە ئیتر بەگەچ بە قسڵ بە ئەوانە ئەکرێتەوە دیزاینەکەیشی هیچ ناگۆڕێت هەوەکو خۆی گەرە نۆژەن بکرێتەوە کاکە ئێمە زۆربەی شوێنمان بە پاچ شەکەین پاچ خۆتەزانی چەندێ سووکە و گەرێەوە سەر خۆمانیشکەین تا ئەو شوێنە تێک نەدەین کە بەردێکمانش دەرکرد گەر بەردێکو خۆی دابنین یا تابقێکمان دەرگێت تابقەوەکو خۆی دابنرێت ئیتر بێژگەلەوەیشە ئیتر کات کە بۆ کات باسمان کرد کاتەکەیشە کاتمان کراوە نەبێت ناتوانین ئێمە ئیشکەین ئەوە یەک دوام ئیسە ئێمە لەم گەرماوە ئیشەکەین کاکە چی پاشماوەی لە بغوشت هەیە سیبیکاریە گشتی بە سەتڵ ئەیبینە دەرەوە بەیانی سیبیکاریش بکەینەوە ئەو گەچە گشتی بە سەتڵ گەر بێتە ناوە ئەم خانیە یعنی بەکەڵکی ئەوە نەمابی ینی ڕووخا بوو تا دار زیا بوو ئیتر خاوەنەکەی ئەنوەر حەسەنەفەنی لەسەر ئەو نوێژەنی کرد لەسەر با بڵین حسابی خۆی نوێژەنی ئەم بینایی کرد منش وەکو عیلاقات لەگەڵیا منی کردە وەکیل خۆی بۆ سەرپەرشتی خانەکەی ئەنوەر حەسەنەفەنی لامەش تعمیرەکەیشی لەسەر هەمان دیزاینە کۆنەکەی خۆی کردمانەتە یعنی هیچ زیا و کەمیمان یاهینمان نەکردە سەری هەروە خۆی کردمانە تەبان ئەمەش لەگەڵ تەنسیقمان کرد لەگەڵ شوێنەواری گەرمیان و کفری و هاوکاری ئەم بن ئەوانش لەگەڵ مناسە پرشتیانە کرد ئەم خانیە ئەم با بڵێن کە ئەتێتە ژیرۆ تەبان پێشێکی تێتە ژیرۆ دوێخانە میوانە جاران وابوو دوێخانە مەسەرەن لە ڕێوبان میێوانە هاشتە هات پیاوەکان هەمووی لەوێ دانیشتن دوێخانە شەوان دەمە تەقەیانە کرد دانیشتن ئەوەش مەسەن ماتە لە شوێنە دوور بەهاتایە لەسەرەوە غورفەی هەبوو شوێنی میوان بۆ خەوتن بۆ نووسن ئەمەشی ئەم دیم پێڵن حەرەم بەس هین ئافرەتان بوو ئافرەتەکان خۆیان لێرە بوون یعنی عەزل بوو لە بێن دوێخان و هینەوەکەوە ئەمان ئاوە تقریبان ئەم خانووە تەمەنی 200 ساڵ وەبانە 200 ساڵ وەبانە لەخوا بەزیان نوێژەنمان کرد و حەز دەکەین هەر نەکەم خانیە شوێنی ئاسار و کۆنەوارمان زۆرە لە کفریان یعنی ئەگەر بتوانێت مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەوانەش نوێژەن بکاتەوە یعنی شتێکی داهاتێکی زۆر چاکە بۆ شارەکە و بۆ وڵاتیش زۆر چاکە بە پێی سەرچاوە مێژوویەکان کفری تەمەنی دەگەڕێتەوە بۆ 5000 ساڵ پێش ئێستا
هەڵبەت شاری کفری لە پێناسەی ماستەر پلانەکەیدا شارێکی مێژووی شوێنەواری ڕۆشنبیریە. خۆشببختانە ئێستا سەرای کفری و تەقاڵتی کفری و ماڵی حەسەنەفەنی نۆژەن کراوەتەوە. ئەمانە هەمووی لۆکەیشنێکی جوانە بۆ کاری فیلمسازی. ومێ دەکەم حکوومەت لە ڕێگای وزارەتی ڕۆشنبیریەوە دەستی فیلمسازانی نێوخۆیی و نێودەوڵەتی ڕابکێشێت بۆ ئەوەی لەم شارەدا کاری فیلمسازی بەرهەم بێنرێت. چونکە ئەو جێگا کۆنانە هونەرە تەلارسازیەکەیان هێندە جوان و دڵڕفێن و سەرنجڕاکێشە ئەوە ئەخوازێت کە فیلمی مێژوویی تیادا بەرهەم بێنرێت. بێگومان ئێمە توانین بڵێن ئیسا دەرەنجامی کەمپینەکانمان کەمەکەمە ئیبینین هەر ئێمە سەیبینین بەسا بەشەوە دەیان توان بڵێم سەدان گەنج لەم باخانە لەم شوێنەکە لە پوریانە پشتمان سەرای کفریە و ئێرە مۆزەخانەی کفریە خەڵ لێرە بە هێمنی بە ئاسوودەیی گەنجەکانمان کاتی خۆیان بەسەر دەبن بۆیە ئێمە بەسمان بوو کاتێکەمان نوت شوێنەکە لە پوریەکانمان لۆژەن بکرێت بۆ ئەوەی کەشێکی ئارام فێنک گونجاو بۆ هەمووان بڕەخسێنین بتوانین ئەو سیما شارستانیەتەی کفری کە لە مێژووە کە لە پوریەکەی خۆیە بینێتەوە زیاتر و زیاتر بەدەرکەوێت هەروەها ژمارەیەکی زۆرتریش گەشتیار ڕوو لە شارەکەمان بکات بۆی بتوانین بێتە شاڕەی ئابووری وەک جارە. خەمەکەم هاوەی کەلباوە شەنکەریەکەکەن دەگبا من لاڵم دووشەن وەی لەوەی ڕۆی ئەم وێنەیە تێکەڵکردنی هەنگەکانی برادۆستە بە سروشتی ئەو ناوچەیە. هەنگوینی برادۆست یەکێک لەو هەنگوینانەیە کە بە باشترینەکان دانرێت لە کوردستان و لە عێراقیشە بۆیە هەنگەوانانی ئەم ناوچەیە هەوڵێن کە بە تایبەت لەم وەرزەیە هەنگەکان بەرنە دەرەوەی برادۆست و تێکەڵ بە سروشتیان بکەن بۆی کە بتوانن لەگەڵ گوڵەکانی ئەو ناوچەیە باشترین هەنگوینەکان بەرهەم بێن و دواتر لە نێو بازارەکانیشە ساخی بکەنەوە. من غازي عثمان باقي مشواناي نموناي سوران لا ساليه و او ايشو كاري ما انقوانيه حزو ارزوي ما هر انقواني بو حلب اگر رزق بیتن اگر 1 میلیون میشیش بیتن هر یک بای خو رزق خودی بدن لیرش میشندی زوره الحمدلله هر بنگینه که برگره 20 50 میشنده من مشيت خو المنطقة بارزان شاندره قتينا إيرا أما سوران دانشتي سورانين بس أول تقريبا 26 سال مشي مهيل سوران كي جيك منطقة كبيرة سوران كي
امير مثلا هابينا حتى بيت مثلا او حينا اللي بخيوت كان تصانا حتى او حينا اللي بخيوت كان فشنجي امبرو كيستانتين اذا كيستانا هورنيا يا ميرجميريا يا برجايا يا حاج مرايا ام بو هم جهات مشات بين ارجع كي رزق لها بيتن رب العالمين قسمت رزقك من السبكتن ام بو يريد بين سێ ڕۆژێ خەریکە وردە شیلە پیا بێتن وەکو دەبینی تاکو ئێسانی مێشەکان بەبێ پێویستانی بەس کرمیان کردیا ئەو کونەوردانە کە دەبینێ شوێن شیلەی تێکراوە شیلەی نوێە ئەوە تازە خەریکە شیلە پیا بیتن تێدەکرێت شیلە ئەو کونانە کە هێشتا سەرپۆشیان نەکردیەوە هەموو کرمی ڕۆژی تەکرێتن ئەو کرمە سەرپۆش دەگەوت و ئەوانە بە خەڵالی 13 ڕۆژ ئەو کرمانە دەردێدن الحمدلله ئینشەڵا باش دەبیتن هەنجینی کوێستان بەڕاستی لە ڕووی تامەوانی تامی زۆر جیاوازترە لەگەڵ هەنجینی خوار و دەشت ئەو شوێنانە چونکە هەنجینی کوێستان ینی گول و گولزاری زیاتری لە ئەو شتانە بۆ نمونە توێسە جینیا گولە بەیگونە ینی بە ئەنواع نەوعی گولی هەیە بەس وەکو پێویست ئێستا کە پێ بە ئەو تووسە گولی ئەداکە ئەو گولەش تەقیشی لە پێیا بیتن ئینشەڵا بەرهەمێکی باشمان دەبێت ئەو ساڵ بە تەمای خوای ئەوەش بەرهەمێکی لەشینێ لە خۆی بە زیاد بیتن هەنجوونی تێکرێ چایخانەی کەربیس یەکێک لە چایخانە دێرینەکانی قامیشلۆیە لەسەرێکێک لە شەقامە دیارەکانی ئەو شارەیە ئەم چایخانەیە لە ساڵی 1944 دروست کراوە تاوەکو ئێستاش پێگەی خۆی لەدەست نەیاوە شوێنی کۆبوونەوەی سەدان کەسە ڕۆژانە بیرروڕای ئاینی جیاواز و هەروەها بیرروڕای سیاسی جیاواز و تەنانەت بابەتە کۆمەڵایەتیەکانیش لێرە گفتوگۆی لەسەرەکرێ وەکو ئەبینن کەسانێکی زۆر بەتایبەتیش خەڵکی شاری قامیشلۆ لێرەن دائانیشن گفتوگۆکەن و چەندین یاری جیاوازیش پێکەوەکەن. گەربیسیال قامیشلۆیە ساڵا 1940 ئادی ئاواکردن قەحوە خۆدانەوێ مەسیحی بوو ئەو قەحوەکە بەرێ ئەبوو ئەمە قەحوە مناسب بوون و گران و خویایی قەحوە گەربیس بوو داد نەبێدێ ئەغەواتێ منطقی هەموو داد نەبێدرێ ئەبێ اجتماعيا أبي اجتماعية أبي سياسي داتنا بير رؤساء دولتها هاتنا بيدي سوري قلق جواتنا بيدي ضمن رؤساء هذا مام جلال جهات يبر في قهويات يبدي قهوة اجتماعية وسياسية وكا بري الشامي أم تشون نقول قهوة هابانا أب في قهوة في محافظة حسا كده أبو قهوة ضخم أبو يا ولو عالم ذاتي ومرتاح منتدى شخور قهوة قد بقار موضوعي سياسي موضوعي اجتماعي موضوعي حمود فردة شيد بود في قهوة ده تألفك هابو كرد وعرب ومسيحي حمو أمر فرد رونشتن وعمري مش يستو سي صالة يعني جوختي بيران من أزبيرة وربو مسلم ما في قهوة قال لك قهوانا بس أمره مرتاح هذا بيجي اجتماعيا جيم مقبولة يعني أنا أبام قهوينا مع عرب أسقو كرد
والبدينا كان عرب مسيحي أنا ببرد ليجن اجتماعي تشتك خلافات يقولوا عميق جنين يمكنها يعني تنتهي بدري تشتيش دربة ما مش بيرتكي شحضروني جي ريحتي يجي تلاقي باب لها بالي هذا نقطة قهوة محترمة قالك محترمة ما مش له ده في مناطق مدى أب قهوة اجتماعية هركز سيدة كي وري بدي قهوة كي بقوي كي وري أرجيلة كي بقوي كي وري شاي كي بقوي درونش خورا طبعا اجتماعية خلافات بردنين برده جناب الخلافات أبدا يمكن يعني حتى جانا موتيم هو خصمنا خوجي دبيني مرو ديناكي يمكن في قهوة ده يمكن أجبركوا أبنا نجي أبجي دوريش خوروني تقرب دوست كده ولا كده هم دكاري سياسي ده هم دكاري اجتماعي ده أمتنا بدري سالا نهصد وكل شارع بابو كيبو ويشاغي أردي بو قهوة أردي بو دور كل دو طابق وقهوة قربيش صيفي جهبو سر نهر الجحجح ويشاغي نهر الجحجح جاري بو مرتب بو عالم دهاتني قهوة قربيش أكترية عشائرها دوما دهاتني وإيه مظن من ضمنهم مثلا دبيجن دهام الهادي مام جلال كتراكي هاتي ويشغي عالم بشكل عام دهاتني يعني وقلت كرماج عرب مسيحيبون خديوي قربيس خديوي مسيحيبون شوف ويشغي سافر يدور يجا قهوة شيبو عليه حاليا يعني أكتريتين أم وكما أم جماعات متقاعدين يعني عمري ما اظن 200 ساعات كده ساعتها بين اخذ ادخل ولا ساخطين ومدرن ماله سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنجمان دوو نەبن تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ